خودی کەساتیەک دیار و بەرنیاس دناوا جڤاکێ کوردستانê bigiştî û hewlêrê bi taybetî bandor û kesatiyek taybet hebû. Di nava mizgeft û hucreyan da rolek berçav hebû di biyavê zanist û mirovdostî û xudaniyasiyê da. Melayek doğurî di nava şoruş û bizava rizgarî xwaza gelê Kurdistanê li korokombûnan da giftugûyên siyasî û îdarî û serkirdatîkirina êketiya zanayan kesek diyar û pêşçav û qisezan bû. Elî kurê Mela Abdullah li bajêrê Hewlêr di nava Qelatê da li sala 1915 ji dayîk bûye û çavên xwe geşkirine bi jiyanê dest bi hengavên serkeftinê kiriye. Di nava malbatek zanistdost û ayîndost û kurdperwer çavên xwe vekirine. مامۆستا مەلا عەلی کە دەکا کوڕی مامۆستا مەلا عەبدوڵڵاه، کوڕی مامۆستا مەلا محەممەد ئەمین، کوڕی مەلا شێخ محەممەد، کوڕی مەلا داوت و هەروها کوڕی دەوڵاتن کوڕی مەلا حوسێن، کوڕی مەلا عەبدوڵڵاه، کوڕی مەلا عومەر، ئەوە هەر بە سلسلەی مەلایەتی کەوا هاتینە ئەلحەمدولیللا. باوکم لە 1915 لە هەولێر لەدایک دەبێت لە بنەماڵەیەکی ئاینداری و کورد پەروەری و زانستدۆستی و پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێز لە ناو شاری هەولێر و دەوروبەری. ئەف ماڵباتە ji bo dezveanîna zanîn û zanist û serkirdatîkirina karwanê pêgehandin û zivrandina karûbarên hucrên Kurdî têkuşana wan vedigerêt bo zêdetir 400 salan. ئەوان هەشت پشت مامۆستا و زانا و مەلازادە بووینە خاوەن پێگەیەکی بەهێز و چەندین مامۆستایان لە کوردستان و دەرەوەی کوردستانیش لەژێر دەستی وان ئیجازەی علمیان وەرگرتووە. ئەو کاروانە بەردەوامی هەبووە تاکو ساڵانێکی دوور درێژ کە زیاترە لە 400 ساڵ. Babê Elî Mela Abdullah navê kurê xwe tomar diket li qutabxaneya Erbîl Ûla. Li evê qutabxanê heta ku pûla pêncê seretayî xwendina xwe didûmîne. Elî kurim min pêm baş e bidnêrim bo qutabxaneyê Erbîl Ûla bo ew ê lêvê بنکەیەکی زانستی تەواو بۆ خۆت دروست بکەی و تاکو داهاتوێکی گەشت هەبێتن. باشە کوڕی من سەرکەوتوو دەبی ئینشاءالله داهاتوێکی گەشت دەبێتن. زانست چرای ژیانتە. باوکم هەروەکو لە یادەوەریەکانی تۆماری کردووە پێش ئەوەی ئەمری خوا بەجێ بگەینی تاکو قۆناغی پێنجەمی سەرەتایی خوێندووە. گرنگێکی زۆری هەبووە بۆ ئەوەی ئەبجەدیەتی زمانی کوردی زمانی عەرەبی فێر ببێ و هەتاکو ببیتە بنەمایەک بۆ دوا ڕۆژی تەواوکەری خوێندنی. Li jiyê 11 salî da bapîrê Elî Mela Mihemmed Emîn pêşniyar diket ku Elî dest bi xwendina zanistên şer'î biket li hucrên Kurdî li gundên cuda cuda li devera Hewlêr. بە قەناعەتەوە هاتیە بوویتە ڕووی لە خوێندنی مەلایەتی کردیە نەک وەکو بلێکەوە لە شەرمان بی یاخود بە تۆبزی بیتن بابی کەوا داینابیتە. بۆ ئەوەی بنەما سەرچیەکان و گرنگەکانی زانستە شەرعیەکان تێگەیشتنێکی گونجاوی هەبێت لەسەر ڕاوێژی باپیریان. li destpêka xwendina feqiyatiyê û
دوماهیکا ساڵین بیستێ ئەچیتە گوندێ بێلینگە کۆتکەویتە ناوچەیە هیران لە دەفخاڵێخوا مەلا عەبدولمەجید 2 ساڵان وانەیان لەوێرێت خینە دیڤدا ئەچیتە گوندێ دارەبەن لە دەف مەلا خدر درێژە پێدانێ بە خوێندنا خوا دەدات. دوادێتەوە دارەبەن دەشت و ئەو جیانەیە لەکن مامۆستا مەلا خدری دەشتی شاعیر بوو کەوا دەشتی ئەویش ئیجازەی لەکن مەلا محەممەد ئەمین وەرگرتیا زۆر بە فەخرەوە قبولی دەکاتەن لە ئەوەی هەندێک دەرسی کەوا پێ بڵێتەن. لە ژێر دەستی خاڵیان مامۆستا مەلا مەجید کە خاوەن حوجرە و خاوەن مەدرسەیەک بووە لەو شوێنەدا زیاتر لە 2 ساڵ دەمێنێتەوە بۆ ئەوەی زانستی نەحو و سەرف لە زمانی عەرەبی تەواو بکە لە کتێبی جامی. پەرتووکە ئەسسیوطی لە دەف مەلا خدر دەشتی ئەتخینە مەلا خدر شاعرێکێ خوادی شیان و ئەندێشەیەک بەهێز بوو لەوڕا ئەویژی کاری شین دەستێن خوا لەسەر هزر و بیر و کەساتیا عەلی بەجێ بهێلە. سیوتی لە مەرحەلەی کەوا نەک بیدایات بێ کاتی کەوا ئەوەی دەکاتە حەدی سیوتی خوێندن یعنی عمرێکی نزیکی مستعیدیت پێدەگۆتێتن لە کاتی فەقێهاتێ. ئەو کتابەکە کەوای شێخ جەلالەدینی سویوتیە سەرەڕای ئەوەی کە زانستە شەرعیەکان لە کتێب سەیوتی دەخوێنێ لە هەمان کاتدا تام و تێژێکی ئەدەبی وەردەگری لەبەر ئەوەی مامۆستا مەلا خدر کە ناسرا و بەدەشتی شاعرێکی بەناوبانجی شاری هەولێر بووە دیوانێکی چاپکراوە چەند دێرە شعرێکیشی لەسەر باپیرە گەورەکانی ئێمە نووسیوە. دژیە 18 ساڵی عەلی ڤەدگەڕێت بۆ حوجرەیە باب و باپیرێ خوا درێژە پێدانێ بخوێندنا خوا دەدات لە دەفوان هەموو زانستن شەرعی لەسەر دەستێوان تەمام دەکات. ئەو وەختی هێشتان باپیری لە ژیان مابوو چی مامۆستا مەلا محەممەد ئەمین لە ساڵی 1940 وەفاتی کردیا هێشتا مابوو لەسەر تااقەت بۆ دەرسی دەگۆتەوە لە خزمەتەویش دەخین و هەروە لە خزمەت بابیشی مامۆستا مەلا عەبدوڵڵا کەوا دەرسی دەخێت بۆ ئەوەی گشت زانستە شەرعیەکان وەکو علمی حەدیث وەکو فقه وەکو علم الکەلام لە تەفسیری قورئان هەتاکو ماتماتیک و هەتاکو منطق و علم الفەلەک گشت ئەو زانستانە لەژێر دەستی بابی مەلا عەبدوڵڵا هەروەها باپیری مەلا محەممەد ئەمین دەخوێنێتن. دناڤە ئاهەنگێک قەشەنگ و هەژیدا مۆهلەتە زانستên شەرعی لەسەر دەستێ بابێ خوا مەلا عەبدوڵڵا و مەلا محەممەد ئەمین باپیرێ خوا وەردگرە. کوڕی خۆم مەلا عەلی لە حوزوری ئەو فەقێ بەڕێزانە دوای ئەوەی زانستە شەرعیەکانت تەواو کرد ئێستا ئەتوشانی ئەوەی کە ئیجازەی زانستی شەرعیت پێ ببەخشم هیوادارم لەو ئاستەدابی و ئەوە ئەمانەتێکیشە هیوادارم بە ئەو پەڕی دڵسۆزیەوە بۆ ئاینەکەت بۆ نەتەوەکات شایانی ئەو ئیجازەیەبی. وەکو نەریت لە کوردستان لە جیهانی حوجرە ئەوەیە کە پاش ساڵانێکی زۆر کە فەقێ کە دەبێتە مستعید پاشان دەگاتە قۆناغی ئەوەی کە ئیجازی علمی وەربگرێت لە ژێردەستی هەر مامۆستایەک ئاهەنگێکی گەورە ساز دەکرێت بە بانگێشتکردنی مامۆستایان و فەقێ و کەسایەتیەکان بۆ ئەوەی ئەو پێگەیە پارێزراو بێتن و هەروەها لە ساڵی 1950 ئەو ئیجازە علمی لە ژێردەستی بابیان وەردەگرێ و دەبێتە لەلایەن حکوومەتی عێراقی پەسەند دەکرێتن. مەلا عەلی لە ساڵە 1952 ئەتهێت دامەزراندن لە دەڤەرا مەندەلی لە ئەvê دەڤەرێ ناو و بانگێک ئێکجار زۆر دەبیاوێ ڕەوانبێژی و زانست و زانینێ بەدەست ڤەتئینە موچێوی
7 دینار و نیوێ وی چاخی بوون. مندەلیش دوو شیعەی تێدا بوو سوننەشی تێدا بوو لەبەر ئەوەی مامۆستا مەلا عەلی کەسێکی کەوا زبانێکی زۆر پاڵاوی هەبوو و هەروەها لە بەلاغەتێکی باشی دەزانێ و عیلمێکی باشی کەوا لا هەبوو توانی جێی خۆی لەوێن دەر بکاتەوە لە ناو مندەلی تقریبا 9 مانگێکەوە لەوێن دەرماوە. ئەو شوێنە زۆر گرنگ بوو بۆ ژیانی باوکمان لەبەر ئەوەی ئەو زانستی کەوری گرت بوو لە زمانی عەرەبی لە نەحو لە سەرف لە ڕەوانبێژی و لە بەلاغەت و ئەو فەساحەتەی لە زمانی عەرەبی هەی بووە چەندین چیرۆک دەژێردرێتەوە کە توانیوێتی لەگەڵ لەگەڵ مامۆستایەکانی ئەو ناوچەیە لە دیبیت و لە گفتوگۆ ناوداری و ناوبانگێکی زۆری وەدەست دەهێنێت. پشتی بورینە نەحمەهان لە مەندەلی ئەتهێت بە گواستن بوو باژێڕێ هەولێر وەک پێشنوێش لە مزگەفتا موفتی مەلا عەلی گەلک باڵا خەڵکی ji بۆ خۆ ڕادکێشە. دێتەوە هەولێر بۆ ئەوەی کاروانی باو باپیرەکانی تەواو بکات لە وتاربێژی ڕۆژانی هەینی و هەروەها پێشنوێژی یەکەم دامەزراندنی لە هەولێر لە مزگەفتی موفتی دەبێت. لەو مزگەوتەی ئیمامەتی دەکرد و هەروەها لە مزگەوتی حاجی قادر دەباغ یارمەتی بابیشی دەدا لەوێندە دەرسی دەگۆتەوە پاش چەندجینێ پاش چەند ساڵێکەوە 1-2 ساڵ بابیشی سحەتی تێک دەچیتن لە مزگەوتی شێخی چۆلی لە جیاتی بابی خوتبەش دەخوێنیتەوە. مزگەفتا موفتی لە قۆناغێن ژیانە مەلا عەلی گرنگیەک تایبەت هەبوو لە ئەvê قۆناغێ پەیوەندیên wî li çarçovê xizmetkirin û کورتپەروەری و شۆڕژگێڕی دەست پێ کردە. ئەو بنەماڵەی مامۆستا مەلا عەلی بنەماڵەکی سەرڕایەوەیەوە ئاین پەروەەر بوونە کورد پەروەریش بوونە حتا ئەو کاتیکەوە یەک لە ئەفسەرەکانی کەوا هەڵدێتن دێ لێبکانە لەکن مالی مامۆستا مەلا عەبدوڵڵا ماوەیە خۆی دەشاریتەوە ئەوان ڕەوانی دەکەن لە بۆ ئێران. لە ساڵên پێنجیە مەلا عەلی دگەل چەند زانا و مامۆستایên نافدارên باژێڕێ هەولێر هەستان bi damezrandina binemahekê guncay بۆ parvekirina هوشیاریya hesta kurdatiyê li çarçoveyê rêxirawa Rîcaluddîn el-Ehrâr. حتا ئەو ڕۆحە کوردایەتەی بووە کە یەکەمین خەتیب لە هەولێر خوتبەی بە کوردیدایە مەلا عەلی بووە چونکی پێشەنجینێ خوتبەکان دەدرا بە عەرەبی دەدرا. زانایانی شاری هەولێر کە ئەوانەی ویستی ئەویان هەیە جۆرێک لە دەنگی مامۆستایان و هەروە هەڵوێستەکانیان یەک بخەن دامەزراوەیەک پێکدەهێنن بە ناوی یەکێتی زانایانی سربەخۆی کوردستان کە ئەوەش قۆناغێکە لە قۆناغەکانی کەسایەتی مامۆستای باوکمان. مەلا محەممەد مەلا قادر لە ساڵا 1967 بەرپرسێ ناوچەیە پارتی دموکراتی کوردستان بوو لە هەولێر. هەواڵەکێ نزیکێ مەلا عەلی بوو. دەربارەی مەلا عەلی دبێژە گەلک پەڕوش و دلسۆز بوو ji بۆ خزمەتکردنا شۆڕش و نەتەوە پەروەریێ تەنانەت حوجرەیاوی مینا بارەگایە کۆمبۆنێن مەبوو. هەموو مامۆستایانی ئاینی پێویستیمان بەوەیە بەو ڕێچکەیە بڕۆین کە هەستی نەتەوایەتی ببەستینەوە بە هەستی ئاینی و ئاین بکەینە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە زوڵم و ستەم لەسەر میلەتەکەی خۆمان هەڵ بگرین و ڕێگەی خۆشگوزەرانیان پێنیشان بدەین. بەنهێنی کۆبنەوەیان ئەنجام دەدا ئەو کات ناوچە بوو لق نەبوو لە هەولێر لەو شوێنەدا بڕیارەکان دەردەکرا لە مزگەفتی موفتی بە سەرپەرشتی باوکم. خودێ ژێڕازی مەلا محەممەد مەلا قادر ئاماژێ بە پێگە و کەساتی و بۆچوونێن مەلا عەلی دکە دناوا پەرتوکا خۆدا بناوێ سەربوردەی نەمران.
خەڵکەشی زۆر داهاتە مزگەفتی ماسمەناساڵی مزگەفتی بریفکانی یەک دومین مزگەفتی مەلا مفتی لەوێندە داهات نەکەن ماسمەلا عەلی بە شێوەیەکی زۆر نهێنی هەر ئیجتیماع ئەگەشتیوالا بە بەیانێک بە شتێک بە واتە لە ڕێگەی ئاینیەوە ئامۆژگاری خەڵکی دەکرد و مەزلومیەت و ستەمدیدەیی میلەتەکەی خۆی بە دیار دەخست بۆیە بەڕاستی ئەم لایەنە لایەنێکی دیار و بەهێز بوو لە ژیانی مامۆستادا بۆیە تەماشا دەکەین لە ساڵی 1955 یەکەم کەس دەبێ کە لە شاری هەولێر وتاری هەینی بە زمانی کوردی دەخوێنێتەوە. ذا پێغەمبەر صلی الله عليه وسلم گەلک کەیفی پێهات بەڕووەرجێڕانەکەی لە قودس لە بۆ شاری مەکەی لۆ مەلا عەلی دەبیاوێ ئاینپەروەری و خوداناسی و مرۆڤ دۆستی دەستێک باڵا هەبوو خودی کەساتیەک بەهێز و هەیبەت بوو دە هەمان دەمدا پەیوەندیên باش ئەدگەل مەلا مستەفا بارزانی هەبوون ڕێزێک تایبەت لە دەفوی هەبوو قسە خۆش بوو دائیمان مامۆستا دائیمان بەوە مەشهور بوو کە بەسەرهاتی خۆشی دەجێڕاوە خەڵکی دەهێنا پێکەنین و قسەی ئامۆژگارێکی زۆر ڕێک لەگەڵ مناڵ بوو لەگەڵ گەورە بوو لەگەڵ گەنج بوو ئەوە بوو کە لە مەجلسەکەی هەموو دادنیشتن بۆیە خۆشەویستێکی لە ناودڵی ئەو خەڵکە دروست کردبوو. لە پەراوێزا بەشداریکردنا مامۆستایên ئاینیên کوردستانê لە کنگرەیا میلی ئیسلامی لە بەغدا لە کۆنفرانسێکا سیاسی و ئاینی بە سەرپەرشتیا عەبدولسەلام عارف وەک سەرۆکê عێراقê مەلا عەلی ئەدبێشتە عەبدولسەلام عارف تو بەرپرسیاری ئەلدەف خودای بۆچی لە ڕشتنا خوێنا کوردان ناپرسی لەو سەفەرەی کە چینە بەغدا مامۆستایانی ئاینیکەوە مەلایەکان کورد بەڕاستی دەورێکی زۆر گرنگیان هەبووە حکوومەتی بەغدا عەبدولسەلام عارف نێتی وا بووکەوە فتوایەک بە عولەمایەکان دەربکە لۆ ئەوەی تاوەکو شۆڕشی کورد لە قیادە و قاعیدە هەمووان بە کافر دابنێتن و دەرچوونە لە تاعەتی وەلی ئەمر یەک لەو قسانە کە ئەمن لێ پێم گوت عەبدولسەلام عارفیش کەوا مەوجود بوو لەێندا ڕووم لە عەبدولسەلام عارفی کرد پێم گوت ئەتوو وەکو سەرۆکی عێراقی ئەتوو مەسئولی لە ڕێشتنی خینی هەر تاکێکی کورد لە ساڵی 64 بوو یان 65 بوو وەفدێک دروست دەکرێت ئەمەش تەبعاً دەمێتە سەر ئەوەی کە زانە بیری مەرحوم مەلا مستەفا چەند بیرێکی با بڵێن فراوان بووە ویستویەتی قەزیەی کوردی ئەم مەسەلەیە لە مەسەلەیەکی جوغرافی مەحەلی نێوخۆیدا بگوازێتەوە مەسەلەیەکی دەولی و ئەقلیمی بۆیە وەفدێک دروست دەکا بۆ ئەوەی بەشداری بکەن لەو کۆنگرەی زانایانی ئیسلام کە لە بەغدا دەبەسترێ و بە ئامادەبوونی سەرۆکی عێراقی ئەو کات عەبدولسەلام عارف زۆریان محاولە کرد کە عەلا ئەساس مەلایەکان یەک لەوانە ماس مەلا عەلی بوو یەک لەوانە ماس مەلا ساڵحی کۆزەپانکەی بوو یەک لەوانە ماس مەلا عومەری کەوری بوو لەسەر ئەو مەجامع مەلایانەوە هی مەلا سولەیمانی بوون کۆبوونەوە ئیجتیماعیان کرد و بەڵام نەیانتوانی کە قەناعەت بە نوێنەری عەبدولسەلام عارفی قەناعەت بە مەلایەکان بینی برێن ئەوانە کافرن لەوێ کە باز دەکرێت یارە عەبدولسەلام عارف داوا لە مامۆستایانی ئامادەبوو لەو کۆنگرێ دەکات کە تەجریمی حرەکەی کوردی بکەن و پێشمەرگە بە دەرچوو لە یاسا و لە شەرع لە قەڵەم بدەن و خوێنی حەڵال بکەن بۆ ئەوەی کە سوپای عێراق بە شێوەیەکی شەرعی ئەمجارە ئەم شەڕە بکە ئەوە بوو کە مامۆستا مەلا عەلی هەستاوە و گوتی چۆن تۆ قسەیەکی ئاوا دەکەی کە ئەمانە میلەتێکن داوای مافی خۆیان دەکەن. لە ساڵا 1970 پشتی بەیاننامە 11 ئادارێ ڕابەرێ کوردان مەلا مستەفا بارزانی فرێت کەتە دیف مەلا عەلی و چەند زانا و مامۆستایên دیترên کوردستانê بۆ گەنگەشەکردنا پێشنیارە دامەزراندنا ئێکەتیا زانایên کورد داوایەک ئاراستەی مەرحوم مەلا مستەفا دەکا بۆ ئەوەی کە پێویستە یەکێتیەک دابمەزرێت بە ناوی یەکێتی زانایانی ئاینی کوردستان ئێمە هەموو مەلایەکان و زانایەکان لەو یەکێتیدا کۆ بکەینەوە و بێ تەنسیقی ڕای خۆمان بکەین و مەواقف و هەڵوێستەکانمان بکەین بۆ خزمەتی دۆزی میلەتەکەی خۆمان. لە 21 ئەیلولێ لە ساڵا 1970
ایکم کنفرانسا ایکتیا زاناین آین اسلامی لکردستان لباجر که گلاله به بجداریا صدان زانا و کساتی نافدار به فرمانا ملا مصطفى بارزانی هاد گریدان. ملا علی وک ایکم سروک ایکتیا زاناین اسلامی کردستان هاد دامزراندن. ولوين در إعلاني دروس كردني يشيتي زاناين يعني إسلامي كردستان كرا وانتخاباتي حر كرا سربخو كرا انتخاباتي زور بديمقراطي بريكو بيشي كوا كرا وما مصطفى علي بو يكم سروچ يشيتي زاناين يعني إسلامي كردستان. ملا مصطفى بارزاني شاندك ظلام آينين لهاتي وقصزان وروان بيجو حجزان بو ولات السعودية بسروكاتيا ملا علي فريكرن بو سعودياي جبو جهاندنا نامايك تايبات بوشا فيصل. جنابي ملا مصطفى لبر او امام ملا علي بياوي بليغ بوا وزماني عربي شي باش بوا وقصه كردنكش اسلوبي قصه كردنكي خطابتكي باش بوا وجرأتي لقصه كردنها بوا برامبر بكسكان بو ديسان هالي دبجيري لسر بسروكاتي شانديك بۆ ئەوەی بچنە سعودیە لای مرحوم مەلیک فەیساڵ. دیدار و چاوپێکەوتنیان لەگە شاه فەیساڵ ئەنجامدا. شاه فەیساڵ هەروەکو یادەوەریەکان کە باوکم نووسیەتی بڕیاری ئەوەی دا و پەیمانی دا کە بەخۆی ناوبژیوان و هەروەها کەیس و قەزیەی کوردی بخاتە قۆناغێکی پێشکەوتوتر و هەروەها هیچ جەنگ و شەڕ ڕوونەدا لە نێوان حکوومەتی عێراقی و شۆڕشی کورد. بەڵام بەداخەوە لەلایەن برازاکەیەوە پاشماوەیەکی کورد دەکوژرێتن و ئەو هەوڵە لەبار دەڕوە. پشتی ڤەگەڕیانە مەلا عەلی ئەدگەل ماڵباتەخوا لە وڵاتێ ئیرانێ بوو هەولێر لە ساڵە 1975 بوو دەمەکێ لە ماڵداتنی شەو دیڤدا ڤەدگەڕێت بوو سەر وەزیفاخوا لە بەغدا و دیڤدا بوو هەولێر وەک پێشنوێژ و گوتارخوین لە مزگەفتا شێخێ چوولی. ئەوە بوو لەسەر ئیزنی مەلا مستەفا و ڕەحمەتی خوا لێ بی و ئیدریس بارزانی مامۆستا مەلا عەلی هاتەوە هەولێرێ لەگە خانەوادە و بنەماڵی. بەڵام کاتی کاتەوە لێرێ پێشوێ بێتەوە لێ لە ساڵی 1970 فەسڵ کرا لەلایەن حکوومەتی بەغدا فەسڵ کرا لەبەرەوەی تووشی بەشداریەکی زۆر کارای هەبوو لە شۆڕشی کورد. ئەف کەسایەتیە پڕ زانست و معریفەت و شۆڕژگێڕی و کورد پەروەری و مرۆڤدۆستی و زانا و دانا لە 8 چار لە ساڵا 2000 ڕەحاوی یا پاقش ڤەدگەڕێت بۆ خودایە دلوڤان. کە ئەمری خوای کرد خەڵکەش یەکجار زۆر ئەو هەولێرە هەمووی تاسا. لە دەستدانی کەسایەتیەکی شاری هەولێر بوو مامۆستایانی ئاینی زۆر پەرۆژم بۆی. شاری هەولێر بە جۆرێک دەخڕۆشەیە کە وەکو بڵێ کۆڵەگەیەک لە کۆڵەگەکانی ئەم شارە لە کۆڵەگەکانی ئامۆژگاری و ئاین لە دەست دەدرێت. طبعاً هەر کەسێکی کەوا زیرەک و بلیمەت خەمخۆر کە دەفەوتێ خەسارەتێکی گەورەیە لە بۆ میلەت. بەڵام ئەوە سنەتی حیاتیشە دەبی کەوا بڕۆین.